لەسەر پرسی دروستکردنی حیزبە سیاسیەکان لە عێراقدا و چۆنیتی چاودێری و تەدقیقکردنەوە وردەکاری دروستبوونی ئامانجی حیزبێک لە عێراقدا دیارە لە خولی پێشووی ئەنجومەی نوێنەرانی عێراقدا ئەمە وەکو پرۆژە یاسایەک بۆ ئیقتراحێک وەکو پرۆژە یاسایەک پێشکەش کرا خوێندنەوەی لەسەر کرا بۆ بە یاسا ئێستا بەڵام ئەم یاسایە چۆن کاری پێکرێت چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرێت و کێ تەمیلی دارایی یانەکە کێ تەمیلی بەشێک لەم حیزبانە لە عێراقیشا لایەکمان نەچێ لە کەوانەیەکدا ئەمانە خاوەنی چەکدارن کە عێراق بە یەکێک لە وڵاتە تائیفیە مەترسیدارەکاندا دەنێوەکو بەشێک لە وڵاتانی دراوسێمان لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد ئەمین ئەندامی خولی پێشوو ئەنجومەی نوێنەرانی عێراق گفتوگوی بابەتەکەی لەگەڵا دەکەم. دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. دروستکردنی حیزب لە سەرتاسەری جیهاندا پێویستە بەر لە هەموو شتێک کارنامە سیاسیەکەی و کارە دیپلۆماسیەکەی و کۆمەڵێک پرس و کۆمەڵێک ڕێکاری تایبەت هەیە لە نێو ئەو ڕێبەری کە دروستی دەکا بۆنی هەبێت. ئەم بابەتە لە عێراقدا تا چەند ڕەچاو کراوە؟ سەرتا سڵاوتان لێبێ سڵاو لە بینانی ئەم بەرنامەیە بۆ ئەوەی کە بە زووی یانی ئەو بدەین بە بینەر ئەو معلوماتە کە ئایا حیزبی سیاسی لە عێراقدا ڕێکخراوە تەنزیم کراوە بە یاسایی کراوە یاخود نا ئەبێ بگەڕێنەوە بۆ مێژووی ئەگەر قسەسە عێراق هەمووی بکەین عێراق پێش 2023 هەر ئەو حیزبانەی کە هەبوون بێت لە حیزبی بەعس و چەند حیزبێکی کارتۆنی باقیکەی ئەو کۆمەڵە حیزبی معارەزە بوون کە لەلایەن حکوومەتی پێشوو یان ڕژێمی پێشۆوە بە تێکدەر و تەنانەت دەرچوو لە یاسا ئەژمار دەکران لە دوای 2023 بەشێک لەم حیزبانە وەکو دیفاکتۆ هاتنەوە عێراق و بەڵام تاوەکو ساڵی 2015 ئەم حیزبانە چالاشیان دەکرد ئەم چالاشیانە بە یاسا ڕێک نەخرابوون بە یاسا ڕێک نەخستنی چالاکیەکانی حیزبە سیاسیەکان بوو بۆ هۆی زیادی بڵاوبوونەوەی گەندەڵی تەنانەت هەندێک لە محللەکانیش پێیان وا بوو تەنانەت دەرچوون لە یاسا و شەڕی تایفی و تەنانەت هاتنی داعشیش کاریگەری هەبووە ینی نەبوونی حیزبەکان یان بە یاسایی نەبوونی حیزبەکان کاریگەری هەبوو لەسەرەوە چونکە زۆرێک لە چالاکیەکانیان چالاشی نایاسایی بوون کە ئێستا بەپێی پێوەرەکانی ئەم یاسایی کە لە ساڵی یاسای ژمارە 36 ساڵی 2015 هەموو چالاکیانە چالاشی نایاسایی بوون بۆ نمونە لە ڕووی داراییەوە ئەو حیزبانە سەرچاوی داراییان گومانایی بووە سەرچاوی داراییان بۆ دەستیان خستۆتە ناو کاروباری دارایی گشتیەوە تەنان ئێستاشی بینین ینی بەشێک لەم حیزبانە بۆ بەپێی یاسای ئەحزاب ژمارە 36 حیزبەکان بۆیان نییە بۆ نەشاتاتی تجاری بازرگانیان هەبێ بۆ بەرژەوەندی بۆ بەرژەوەندی تایبەت یاخود بۆیان نییە کە بەڵام هەیە لە عێراق بەڵام نەک لە عێراق هەیە زۆرە و هیچێک لە ئێمە کاتی لە 2015 یاسایەمان دەکرد زۆر تەرکیزمان سەر ئەوە کردەوە کە ئەبێت ئەم حیزبانە وا بکرێت بۆ نمونە بجێشی تایبەتیان هەبێت لە حکوومەتەوە بۆ ئەوەی کە بەپی کە لە سایە بیستی وەکو ئیجازە لە سایە هەشتاکەی تریش ێستا ژماری کورسی دیاری بکرێ بەڵام ڕێگە بگرێت لەوەی کە حیزبەکان دەست بخەنە ناو کاروباری داراییەوە ئیتر بەڵام حیزب لە ئێستادا لە عێراقدا بانقیان هەیە کۆمپانیایان هەیە کۆمەڵی کۆمپانیایان هەیە احتیکاری زۆری ئەو عقدە حکومانیان کردووە کە لایەن وەزارەتەکانەوە دەرەچێت کە ئەمە بووەتە هۆی گەندەڵێکی زۆر بەرفراوان و لە ڕاستیدا ئەبێ ئەوەش بڵێم بەڵام هاوڵاتیان دەرک بەوە ناکەن کە مافیان هەیە لەسەر هەموو ئەم بابەتانە تانە لە حیزبەکان بدەن و بستنە بەردەمی دادگا وەکو چۆن لە زۆر قەزەی تردا هاوڵاتیان جورئەتیەوەکەن کە بێن ینی داوا بەرزکردنەوە تام بۆ بابەتانش داوا بەرزکردنەوە. دکتۆر ئەمانی کە باسی کرد دروستکردنی حیزب و مرجەکانی دیارە لە نێو عێراقا بابەتێکی دیکەش بە حکومەتی عێراقێکێکە لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕەت کە تائیفێتی تیازاڵە و کەر وڵاتێکی وەکو ئێرانە وەکو سووریا کۆمەڵێک وڵاتانی دراوسێمانەمی تیابەتی دەکرێت و ئەنجامەکەیشیمان بینیوە ئەویش حیزبەکان بە چەکەوە دروستە بن چەکداریانە بێت لە نێو یاساکەیە ئەمە چۆن جێکراوەتەوە لە ناو یاساکەدا لە ئەحکامی تەسیسە لە ژمارە 8 باز دەوە دەکات دەڵێت هیچ هێزێک نابێت دروست بکرێت کە پەیوەندیدار بێت بە هێزی چەکدارەوە یا هێزی چەکداریە بە یا پەیوەندیدار بێت بە هێزی چەکدارەوە ئەمە یەک دوو واتە ئیجازەی مۆڵەتی پێ نادرێت دوو لە بەشی زۆر لە ناو ئەحکامەکانی یاساکەدا هاتووە بوون لە یاسا سزاییەکان داهاتووە لە بڕگەی سزادا لە یاساکەدا مادەی 42 بزانم باز ئەوە دەکات ئەگەر هاتوو دەرکەوت یەکێک لە حیزبەکان چەشی هەیە یاخود پەیوەندی بە هێزی چەکدارەوەیە ئەو حیزبە سزا دەدرێت و سزاکەی و یان تەنانەت لە ناو هێزی پێشمەرگە یان لە ناو هێزی حکوومەت
ناو جيش ياخذ ناو هذه اسايش بيت تنظيمات بك او حزب سزاد دري بسر كردن دوز سێ جۆر سزامانێ سزایەکمانەیە ئەگەر حزبەکە وەکو بڕیاری گشتی بیکات سزای سەرکردنی هەیە بۆ ماوەی 6 مانگ ئەگەر دووبارەی کردەوە ئەوە ئیجازەکەی لێوەرەگیرێتەوە سزایشی ترمان هەیە ئەو کەسانەی کە هەڵدەستن بەم کارە بۆ منە چەند کارکتەریشی نا حزبەکە هەڵدەستن بەکاری تەنظیم لە ناو هێزی پێشمەرگە یاخود لە ناو ئاسایش یاخود لە ناو جێیش سوپادا ئەوە بۆ 6 مانگ تا ساڵێک لە 6 مانگ کەمتر نەبێ بۆ ساڵێک حەبسەکرێن ولا كحالتي دوباره كرنويا عقوبة زيادة كات و سزاي دارایش هەیە بێزگەلەوە ئەمە بابەتێک ئەگەر هاتو دەرکەوت لەناو مقەڕاتی حیزبە هێزی چەکدار هەیە یاخود چەک هەیە یا ئەو چەکە پەیوەندی بە حیزبێکەوە هەیە ئەوە هەوڵاتێک ئەتوانێت داوا بەرزکاتەوە بۆ دایرەی ئەحزاب لە بەغدا و دایرەی ئەحزابە بێ ئەم داوایە بنێرە بۆ هەیئەی قەزایی هەیە قەزایی کە هەیە قەزایی تایبەت دروستەکرێ بۆ ئەو بابەتە کە هەر هەمان هەیە قەزایی انتخاباتە و ئەبێ لە ماوەی 15 ڕۆژە هەیە قەزایی قەرار بدا لەسەرەوەی کە ئەم چەکە چشی پەیوەنددارە بەو حیزبەوە یاخودنا ئەگەر پەیوەنددار بێ و کاتە عقوبەی حیزبەکە ئەدرێ. باشە دکتۆر ئەمانی کە جەناب باسی لێوەکەی ئێمە ڕەنگە کەم بیبینین کە حیزبێک لە ڕووی واقعیەوە بڵێ لە ڕووی یاساکەەوە یاسایەکی زۆر باشە ینی باش زۆر ناتوانم بڵم زۆر باشە بەڵام یاسایکی زۆر باشە بۆ یاسای عێراق ئەگەر جێبەجێ بکرێت چۆن حیزبانە کە دروست دەبن بۆچی ڕەچاوی ئەم بەند بخاڵاینەوە یاساکە ناکەن ئەم حیزبانی کە دروستە بن جیاواز نە حیزبانی کە دروست بوون پێش یاساکە چونکە یاساکە لە ساڵی 2015 یاسای ژمارە 36 دەرچووە بەڵام هەندێک لەم حیزبانە وەکو پێشتر خۆیان پێوە گرتووە بۆن منە شتێکی دیکەش هەیە لەناو یاسای ئەحزابە بۆن منە ئەگەر حیزبێکی سیاسی دەرکەوت لەناو هەیئە مستەقلەکان سەربەخۆکان وەکو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان وەکو دەسەڵاتی دادوەری یاخود لەگەڵ هەیئەی مافی مرۆڤ تەنانەت لە ناو هێزی پێشمەرگە لە ناو موسساتی حکومی تەنظیم کات یان خەریکی تەنظیم بێ یاخود خەڵک بێنێت بۆ تەنظیم بەهۆی ئەو موسساتانەوە یاخود دەست بگرێ بەسەر ئەو موسسەیە بۆن منەوەکەوەی ئێسای بینین تەنان جاری وایە هەڵدەم مدیران بێزگە لە مدیران بۆ خوارەوە جاری وایە مدیری قوتابخانەیەکیش ئەوان تەعینیەکەن ئەمە هەمووی بە پێی یاسای ئەحزاب ڕێگە لێ گیراوە و سزا ئەدرێ ئایا بۆ تا ئێستا ئەمە تەفعیل نەکراوە من پێم وایە وردە تەفعیل دەکرێت وردە چالاک دەکە وەکو چۆن ئەیبینی ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن یان پەرلەمانی هەرێمی کوردستان لە کار وەسێنرا بەهۆی بەرایشی دادگای باڵای فیدراڵیەوە ئیتر وردە هەوڵەتیان کە لەمە وشار بوونەوە کە متوان ئەم مافانە جێبەجێ بکەن نتوان ڕێگەل لە حیزبەکان بگرن دەستوەردان لە کاروباری حکوومەت و کاروباری موسسات و داوم و دەستگا و دایرەکە بکە ئەتوانن ڕێگە بگرن لەوەی کە حیزبەکان خاوەن یەک دنیا کۆمپانیا و سەرۆت و سامان بن بەبێ ئەوەی لێکۆڵنەوەی لێ بکرێت. ئەمە یەکێکە لەو پرسیارانی کە منەوێت ئاراستە بکەم دکتۆر ئەوش تەمەیلکردنی دارایی ئەم حیزبانەیە لە پڕ حیزبێک دروست دەبێت و حیزبێکی بچووکە بەڵام دواتر یعنی حیزبێک نییە لە عێراق و لە هەرێمی کوردستانە کە خاوەنی پرۆژەی نیشتەجێبوون نەبێ خاوەنی کۆمپانیا نەبێ خاوەنی تەنانەت بیرەنەوتەکان نەبێ لە کەوانەیەکدا ڕەنگە حاڵەتی استیسناوی وەڵام ئەمانە هەیە هەر تەنها لە هەرێمی کوردستانە باسی هەموو عێراقەکەین یعنی کێ تەمیلی داراییانەکە کی ئەم ڕێگە پێدانەی داوە بۆچی ئەم پەرتەوازەیە لە عێراقاتە کێشەکە ئەوەیە ئێمە تاکو دەسەڵاتی قەزا و دەسەڵاتی موسساتی بەهێزکەین ئەم دیاردانە کەمتر دەبنەوە هەتا ئەو کاتی ئەم دەسەڵاتانە لاواز بن ئەم دیاردانە زیاتر دەبن لە ئێستادا حیزبەکان ئەتوانن ینی هەژمونی حیزبی خۆیان ساڵ کردو بۆ بەدەستێنانی دەستکەوتی دارایی خۆیان بە دەستکەوتی دارایی بۆن دنیای کۆمپانیایان دروست کردو ئەم کۆمپانیانە بەردەوام کاری بازرگانی دەکەن ئەم کارە بازرگانیە بۆ بەرژەوەندی حیزب نییە بۆ بەرژەوەندی واتە بۆ بەڕێوەچوونی حیزب نییە بۆ دەستکەوتنی قازانجە ئەم دەستکەوتنی قازانجە 2000 بەکاردێنێتەوە بە خراپی بۆیە ئەمە ڕێگە لە گیراوە لە ڕووی یاساییەوە بەڵام چێن ئەوەی هەڵدەستن بەوەی کە ئەم بابەتە دەردەخەن بۆ ڕێگە پێدانەیان بۆ ڕێگە پێدانەکە بە ناوی ترەوە دەردەکرێت ئەەکەن بەڵام هەیئەی قەزاییەکە کاری ئەوەیە ئەمە لێکۆڵنەوە لێ بکات واتە لێکۆڵنەوە بکات باە بۆ منە کۆمپانیای فڵان هەیە مەشهورە لای هەمومان ئەم کۆمپانیایە هیچ حزبێکی دیاری کراوە کە حزبێکی دیاری کراوە منی هاوڵاتی ئەتوانم بچم لە دایرەی ئەحزاب راپۆرتێک بدەم داوا بکەم کە ئەم کۆمپانیایی حزبە و هەرچی عقودی فڵانە وەزارەتە احتیکاری کردو بۆ خۆی یا محافظەیەکی احتیکار کردو بۆ خۆی دێم چیەکەم ئەم داوایان بەرز کردەوە بە دایرەی ئەحزابم بەرێ بۆ کوێ بۆ دەستگای بۆ هەیەی قەزایی
بۆ هەیە قەزای بۆ دادگایی کە تایبەتمەندە دادگای تایبەتمەند من بانگەکە لەگەڵ داوای بەڵگە و دۆکۆمنتم لێکە ئەبێ و بەڵگە و دۆکۆمنتانە پێشکەشکەم بۆ ئەوەی کامەیم بکەم هەندێک لە حیزبەکان ئەتوان ڕاکەن لەمە لەبەرەوەی زۆرێک لە کۆمپانیەکان لە ژێر ناوی نەشاتاتی تایبەت و شخصی تایبەتە بەڵام ئەمە پێویستی بە تۆزای جورئەت و ئیدعای عامە بۆی بیجۆڵێنێ باشە بەڵام چۆنە بێ حکومت بێ ئاگا بێ لەوەی کە شتێک لە نێو دەوڵەت ڕوئەیە چۆن دەوڵەت یعنی بەر لەوەی بچێتە ناو دادگاکانەوە بەر لەوەی کە قەزا لێکۆڵینەوەی لەگەڵ کا پێشتر پێویستی بە ڕەزامەندی حکومت هەیە حکومت بۆچی ئەم شتانی بەسەردا تێپەڕێت و بۆچی شتەکان ڕوو دەدات تاوکو دەچێتە لایەنە یاساییەکە بابەتەکە پەیوەندی بەوەیە بەشێک زۆر جار حکومت پەیوەندیدارە بە هێزە سیاسەکانەوە لە بەرەوەی خۆی پێکاتەی ئەم حیزبانە بوونەتەوەی دروستبوونی حکومت باشە یاخۆ ئەم حیزبانی لافیان کردو اتفاقیان کردو سەر دروستکردنی ئەم حکومەتە بۆیە حکومت ئاساییە چاوپۆشیان لێ بکە ئەوەی کە نابێت چاوپۆشیان لێ بکات هاوڵاتیانن ڕێکخراوەکانی ڕێکخراوە مەدەنیەکانن ڕێکخراوە تایبەتمەندەکان و دەستگای تایبەت یان دایرەی تایبەت بە ئەحزابە سیاسەکان هەیە کە ئەحزاب و ڕێکخراوە سیاسەکان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەمانە نابێت چاوپۆشی بکەن چۆن ئەمە ئەوەی داعای عام بۆ ئیشێکی تایبەتی یعنی ئەمە یەکێکە لە مەهامەکانی داواکاری گشتی کە کاتێک کە ئەم قەزیانە دەبینێت حەقە لە پرساوەتی ئەوە کە ئەم بابەتە بەرز کاتەوە بۆ جیهەت و لایەنی تایبەتمەند بۆ ئەوەی بنێرێ بۆ دەستگای قەزایی تایبەتمەند تا ئێستا ئەمە ڕووی نەیاوە لە تا ئێستا بۆ هەندێک حیزبی سیاسی بچووک ڕووی داوە بەڵام ئەو حیزبانەی کە خۆیان لە درەوەی هاوچێشەکە بینیوە تا ئێستا خۆیان ینی تەسلیمی ئەمە نابن دەستگای ئەحزابیش کێشەیەش شەشمانێت تا ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش لەبەر ئەوەی حیزبەکان دەورێکی باڵایان هەبووت لە هەڵبژاردننیدا لە دانانی و ڕێخستنیدا و دایرەی ئەحزابی سەر بەو کۆمیسیۆنەیە تا ئێستا وەکو پێویست نەیتوانێت بیکە بەڵام من پێتەڵم تەنانەت ئەم دایرەی ئەحزابە تەنانەت ڕۆژێ ئەتوانێت هێزە کوردیەکانی کە ئەگەر گەندەڵیشیان نەبێت بەس دەبەری گوتارەکەیان گوتاری قەومیە یا هێزێکی تاائیفی هەیە بۆ نمونە ئەگەر ئەم دایرەی ئەحزابە مەبەستی بێ گوتارێکی تاائیفی هەیە ئەتوانێت ئەو حیزبەدا بخات یعنی تا ئەو ئەندازەی یاساکە دەسەڵاتی پێداوە کێشەکە لەمەدایە هێشتا وەکو پێویست یاساکە جێبەجێ نەکراوە یعنی کاڵم جێبەجێ نەکراوە لە ڕووی ئیجازە و جێبەجێ کراوە ئێستا هەموو حیزبەکان ئیجازیان ناسەر ئیجازیان لە بەغا دەرهێناوە لە ڕووی بۆ نمونە مامەڵە سەرەتاییەکان مامەڵە سەرەتاییەکان بەڵام کێشەکە لە دوای لە دووشتە یەکەم لە لێکۆڵنەوە لە سەرچاوی دارایی ئەو حیزبانە کە پێویست دەکات ئەو دایرەی ئەحزابە بیکات چونکە بەپێی ینی بۆ نمونە بە هەندێشت پێ بڵم لەسەر دەسەڵاتی مالی لەو حیزبانەدا بۆ نمونە تەنها سەرچاوی دارایی لەم حیزبانە ئەمەیە بۆ نمونە ئاوبوونە هاوکاری ئەبێ ئەو هاوکاریش دیاریکراو بێت ئەگەر کەسێک هاوکاری حیزبێکەکە دیاریکراو بێ و هاوکاریە چێکە سەرچاوی پارەکەی کوێ بووە و چەند دەتوانێت بکە و هەموو ئەمانە ڕوون بێتەوە و ئەمە بە راپۆرتێ بچێت بۆ دیوانی بۆ دایرەی ئەحزاب بوو لەوێشەوە بۆ دیوانی چاودێری دارایی ئەمە نەکراوە دوو بزدەی ئەو حیزبانە لە حکوومەتەوە پێم باشە ئەم بزەیە بێت بۆ ئەوەی کە ئەم حیزبانە ڕێگەیان لێ بگیرێت دەست لە کاروباری دارایی گشتی وەردەن ئەگەر ئەمە ئەمە سەرچاوە داراییەکانن ئەگەر ئەم سەرچاوە دارایانە زیاتر بوو داهاتی ئەم حیزبە لەم سەرچاوە دارایانە تەمەنە بێت هەموو پێویستی بە لێکۆڵینەوە و تەدقیق پێویستی بە سزادانە بێت ئەو کاتە چۆن ئەمە دوڕوون دەبێتەوە ئەفوو حیزبێکی سیاسی معەن ئاساییە حیزبێکی سیاسی معەن ئەبێت ساڵانە داوا لە محاسبی قانونی بکە راپۆرتێکی بۆ حازرکە ئەو راپۆرتە لەسەر هەرچی سەرچاوی داراییە و ئەبێ دارایی هەر حیزبێک لە حسابێکی تایبەتی ئەبێ و حسابە لە عێراقا بێ نەک حساب ئەو حسابێکی ئێستا حیزبەکانی خۆمان لە بانکانی دەرەوەی وڵاتەوەی کەنەوە و پارەکانیان سەرگوم بکەن دکتۆر ئێمە ئەما کەمە دوا پرسیار ئێمە لە سەروبەندی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەی لە عێراقا ئەم حیزبانە چۆن هەڵسەنگاندنیان بۆ کری بۆی بەشدار بن لەو هەڵبژاردنانەیە یعنی مەبەستمەوەی ڕوونتر لە دەوڵەتی عێراقی لێکۆڵینەوە لەو حیزبانە کات لە ڕاستیدا لە سەرەتادا بە بابەتی هەڵبژاردن تەنها قسە لەسەر ئەوەیە ئایا ئەو حیزبێکە بەشدارە بێت مۆڵەتی هەیە ئایا حکمی قەزایی هەیە لەسەری بۆ ئەوەی کە ڕێگەی لێ بگرێت بۆی بەشداری هەڵبژاردن بکرێت بۆ منە حیزبێکی سیاسی بە فەرمانی دەستەی قەزاییەکە لە کار ڕایگیراوە یاخود هەڵوەشێنراوەتەوە مۆڵەتەکەی لێوەرگیراوەتەوە لەم حاڵتاندا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن ڕێگە نادات بەشدار بێت بەڵام ئەم بابەتی کە چۆن دەگاتە ئەوەی کە ینی دەسەڵاتی قەزایی حکمێک دەرکات لەسەر حیزبێکی دیاریکراو ئەو پەیوەندی بە داعواوەیە
واتە خەڵکێکە بێ داواکاری بەرزکاتەوە بۆ منە حزبێکی سین لە کوردستان پارێکی زۆری هەیە دەست پارە بەخشێتەوە لە کاتی لە کاتی هەڵبژاردننی هەزاری وا هەیە هەرچەند لە کاتی هەڵبژاردنە بێتە قانونی جەریمەی انتخابی بەڵام لە کاتی تردا پارە بەخشێتەوە ئەم پارەیە سەرچاوکی چێە یاخود بۆ منە ئیعلانیەکە ئەوەندە پارەی هەیە یاخود حسابی لە بانقی نەکردوێتەوە لە دەرەوەی ئەو حسابێکە لە بانقی عراقی کردوێتەوە پارەی تر دەرەکەوێت دەستەی نزاهیش ڕۆڵ لە بینن لە بەدواداچوون دەست ئەم بابەتە تەسلیمی دیوانی چاودێری دارایی کراوە دیوانی چاودێری دارایی دێ لێ کۆڵۆ لەم پارەیەەکە کە دەرکەوتەم پارەیە زیادە لەوەی کە لە ئابوونە و لە بوزدەی گشتیەوە وەری گرتووە باشە و لە هاوکاری هەندێک کەسەوە وەری گرتووە ئەوە ئەو کاتە ئەبێت بینێرە بۆ دادگای تایبەتمەند لەوێشەوە ئەو کاتە دادگای تایبەتمەند بڕیاردات لەسەر سزادانی حیزب باشە لە عێراق ئەم چاودێریە هەیە لەسەر حیزبەکان بۆ چاودێریەکە لە ڕووی یاساییەوە هەیە وردە هەندێک تەفعیل کراوە بەڵام بەو شێوە گشتی و گەرموگوڕی هێشتا دەست پێ بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد ئەمین ئەندامی خولی پێشوێنجمەی نوێنەرانی عێراق زۆر سوپاس بۆ ئامادەبوون دکتۆر